مانگی شەوال مانگی دانەوەی قەرزەکانە ودەین الله ئەحەق ئەن یوقضا قەرزی خوای پەروەردگار ئەولاترە لە هەموو قەرزێکە بدرێتەوە ئەوانەی کار و کەسابەتیان کرد لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو نەبوون ئەوانەی نەخۆش کەوتن بە ڕۆژوو نەبوون ئەوەی کارێک هاتە پێشی نەیتوانی بە ڕۆژوو بیان ڕۆژەکەی شکان ئیسە مەوسمی دانەوەی قەرزە مەیە لە لێت بڕوا براکە بۆی حەدیثەکە لەسەر تەطبیق بێ من صام رمضان ثم أتبعه ستا من شوال كان كصيام الدهر هەموو ئەو قەرز و قۆڵەیە لە مانگی شەوال ئادای کەرەوە براکە لەدەست خۆتی مەدە خاصەتەن معشەری ئافرەتان چونکە ئەو ئافرەتە ئەبینی ئەگە تەشجیعی نەبێ و کەسێک نەبێ هانی بدات ئافرەت وایە 3 ساڵە قەرزارە چونکە کاتێک ئەکەوێتە ناو سووڕی مەنگانەوە قەرزارە بێ وەڵا نەمداوەتەوە 6 ساڵانم گرتووە نەمداوەتەوە ئەوە کارێکی باش نییە ئەو نیشانەی تەمەڵی و ئیمان لاوازێ و ئافرەتەیە با گورج و گۆڵ بێ لە مانگی شەوالدا براکە با خزمەتی ئەو ئافرەتانە بکەین کە وەک ئەمانەتێ هاتنە ملمانەوەی ترچی هاوسەرتە چی خوشکتە چی دایکتە حتمما تۆ ئەگە مەسرفی بکەیت و خواردنی باشی بۆ دابین بکەیت ئەویش تاقەت و توانایە بێ یاخود قسەی خۆشی بۆ بکەیت و تەشجیعی بکەیت تاقەت و توانە و زەوقێ ترێ بێ بۆ ئەنجامدانی عیبادەت فبۆی براکانم ئەو قەرز و قۆڵەی کە ئافرەتان تێکەون یان هەتا مەعشەری پیاوانش ئەوە باشترە لە مانگی شەوال ئادای بکەنەوە